هێوارەتان باش خەڵکی کوردەوار و میدوارم لە هەر کوێ هەن ساخ و سەلامەت بن. ئێمڕۆ ئێمە دیبێتێکمان بوو کە یاران و ڕاپەڕین پرسیاریان کرد و داوایان کرد کە ئەم دیبێتە زیاتر بکرێتەوە. متعسفانە بۆ خاتری ئەوەی کە بارهای بار فیدبەکێکمان بۆ تێت دا لەبەر ئەمەی کە ئێشێک هاتە دیبێتەکان و کورتتر بکرێتەوە تا مخاتەب شەکەت نەوێت. وەلێ یەک دنیا کار نەکردن، یەک دنیا کارە چەواشەکردن لەم کوردەوارە ئێمە مەجالە ئەوە نادات کە تۆ کۆتاح قسە بکەی. زەمانێکیش گەرەکتە کۆتاح قسە بکەی ئبهام دروسەکات. زەمانێکیش کە هیچ بەستەرێکی تئۆریکت دانە نیاگە، وەختی حکمێک ئەدەی حکمەکەت نانیشێتە جێگەی خۆی و هیچ اتفاقێک جێبەجێ ناکات. بۆیە ئێمە ناچارین مەسیرێک کە لە توو لە ئەم ساڵیانە تەی نەکریاگە و ڕێگەیەک کە کەس نەچووگە بچین، ناگوزیرین لەوەی کە دانیشین و بەخەسی مەتاڵەبێک بدەینە بەرە پرسیار و محاولەی خۆمان بکەین کە بە شوێنە پرسیارە گەورەکانە خۆمانە و بە شوێنە جواوەکانیانە سەرگەردان بین. ئەوەی کە وازەحە دنیایە کە ئێمە تیا زندگیەکەین و ژیانی تیاکەین و سەرزەمینێک کە ئیمڕۆ پێناسە ئەکرێ بەناوە وەتەنە ئێمە تەیە قڕونە گوزەشتە لە سێ قەڕنە ڕابردووە مەوردە تەوتەئە و حەجمەیە ئوروپاییەکان قەراری گرتگە و ئیمڕۆی ئێمەی دروست کردەگە. من لە دەبێتەکەی ترا ئاماژەم بەوە کرد کە وا فێرکریاگین کە بێژن تاریخ چراوی ڕێگەی داهاتووە و تاریخیش بووگە بە ڕەوایات ئەمیرەکان و سەردارەکان و پادشاهەکان و کەسانێک کە لەسەر کاغز مەوجودیەتیان هەسوو بە عنوانە چیرۆک و داستان بۆ ئێمە تعریفیەکەن. بەڵام تۆ لەم وەسەتە حەجێک لە مەردم نابیسی، حەجێک لە ژیانە مەردم نابیسیت. تۆ ئەم تاریخە بووگەسۆ جەولانگاه و مەیدانە شەڕ عدەیەک سەردار سەرکێش و سوارکار و عدەیەک پادشاه یەک لە دوای یەکە پڕتومتراوقە قودرەتمەند و لەگەڵ عونسورە مەردم مەوجود نییە. چۆنێتیە ژیانیان، چۆنێتیە ساختارە اجتماعیان ئەسڵەن مەوجود نییە و تۆ نایبیسی. پس تۆ ناتوانی ئایندێ تەرسیم بکەی لە کاتێکا کە تۆ هیچ ئیطلاعاتێکت سەبارەت بە مەردمە خۆت و گوزەشتەی خۆت نییە. واکە بیتت داوە یەک سری کتۆبە تاریخی و یەک سری دەیتای تاریخی بەناوە بنەچەقتۆ و سەرگوزەشت و حەکایەتە سەرزەمینە ڕابردوویە تۆ. ئەم مقدمەیە ئێمە ئەواتە سەمتوسووی داستانێک کە من ئەمڕۆ گەرەکمە تعریفی بکەم و باسی بکەم. ئێمە لەم کۆرپۆرێشنە ئێرانیە کەسانێکی قەڵەم بەدەستمان هەست کە خەریکن قەڵەم فەرساییەکەن. یەکێک لەمانە ئاغایە محەممەد عەلیە کاتوزیانە. محەممەد عەلیە کاتوزیان فۆرموڵێک تێرێ بەناوە ئستبداد و معتەقدە کە ئەم جوغرافیا لەژێر چنگاڵە نە دیکتاتۆریەت بەڵکە لەژێر چنگاڵە ئستبداد بووگە. معتەقدە کە ئەم جامعەت هەیە ئەشرافیەتە متەداوم نەبووگە بۆ خاترەوەی هەر سوڵتانێک بەقایای سوڵتانە ڕابردووی لە بەین بردەگە.
لكناريا ئاغای ئارامش دووستارمان هەست. ئاغای ئارامش دووستار تەنها منتەقدە جدیە عەسرە معاسرە ئەم کۆرپۆریشنە ئێرانیەسە کە ئێژێت لەناو فەرهەنگە دینی ئێرانیەکانە لە 2500 ساڵە ڕابردوو تا بە ئێمڕۆ امتناع التفكر موجودة، يعني بير نكرياغسو وبير ناكريتو بو ومعتقدة كإيرانيا كان خريك خويان تكرار أكنوا للرابرد وكانيان وكاريان لبهترين حالات بوغا بتأويل وتفسير كردنا متون قوركان زمان خويان فارابي وأبو ريحان بيروني ومحمد غزالي مولانا جلال الدين محمد بلخي وسعدي وحافظ وأوانيك أيوة ناويان أزانن ئەم دوو مەسئلەمە مەترح کرد گەرەکم و بەجێگەیەک بگەم. ئاغای ئارامش دووستار معتەقدە کە ئێرانی مەردەمێکی دینخۆوە. دینخۆ یعنی تەفەکر تەعتیل بووگە مەردەمانێکن کە فکر ئەکەن پرسیارێکیان بۆ دروست ناوێ یا ئەگەر پرسیارێکیان بۆ دروست ئەوێ مەرجەعێک موجودە کە ئەو پرسیارە جواب ئەداتەوە. دەرنەچیدە تەفەکر دروست ناوێت. هاي كاتوزيان جوابا بتمدني ونبون آثار التمدن لإيرانو باستبداد أداته أم دوا جي إرادة قوري والا كاريانا أغاي محمد علي كاتوزيان خريكة شتيك أشاريتو خريكة آشخالي جارو أكاوي كاتب قوشي فرشكة ئاغای ئارامش دووستار ناگات بەو نیەتەی کاسی و پێی ناوە داستان چییە هەرتەکە ئەمانە چی گرتگنی بۆغز و حرس ناسیۆنالیزمە ئێرانی گرتگنی بۆیە ناتوانن ئەو سوالانەی کە تەرحی ئەکەن جوابی بدەنەوە. ئوسوولەن ئاغای ئارامش دووستار نازانێت کە ئێرانێ موجود نییە و موجود نەبووگە تا تەفەکورێکی لێبێتە دەرەوە و ئەمەی کە ئەمانە تەکرارە ڕابردووەکانە بە ئیسڵاح خۆیانەکەن وەکو فارابی و ئەبوو ڕەیحانە بیرونی و سعدی و حافظ و مەولانا و ئەمانە اتفاقاً تکرارێکی سیستەماتیکە عاقڵانەس و بیری لێکریاگەسەوە چون ئەم تاریخە و ئەم زەخیرە بەناو تەفەکر و ئەندیشە و شعر کە دریاگە بەمانە قەرارە سوار بکرێتە سەر 2-3 نەسڵ کە حاڵەتە دەرونی بگرێت و لەزایشی تکرار بێت و تەئەویل بوێت تەفسیر بکرێت تکرار بێت و کە بە عنوانە حافزەی تاریخی لە زەهنە ئینسانە بێهوڤیەتە کۆرپۆریشنە ئێرانیە قەراری بن. داستانەکە ئەمەسە. ئەمەی کە محەممەد عەلی کاتوزیان ئێژێت سوڵتانێت هێت و ئاسەوار سوڵتانێکی تر لە بینەوات درۆی مەحزە جەعلە مەحزە و نەزەریەکی فرەشە یادانەس بۆ خاترەوەی ئەمەڵەن لەم ئێرانە نە سوڵتانێ موجودە نە پادشاهێ موجودە. ئەمەی کە پێی ئێژن ئێران بۆیە تۆ لە تەیە 100 خوردەیە ساڵ ڕابردوو هیچ پەدیدەیەک لەم جامعە بێجگە لە بێهوڤیەتی ناوێنیت. ئەنچێ کە تۆ لەناو ئەم کۆرپۆریشنە ئێرانیە ئەیوێنیت بێهوڤیەتی مطلقە نە ساختارە جامعە موجودە نە مەردەم موجودە نە جامعە موجودە هیچی موجود نییە. مشتێ ئینسان کریاگنە ناوە مەجموعەهایەک پێیان ئێژن شار کە بە هیچ پێناسەیەک شار نیەن و ئەمانە کێشیاگنە بەند. لەگرا ئێمە گەر داستانەکە بگرین من یە فلاشبەکی بکەمەوە بە ئەوروپا. ئێمە لە ئەوروپا شاهدە چین. داستانە ئەوروپا چه شەکڵیە؟ تۆ لە ئەوروپا طبقە تەواریخە خۆیان ئیدعای ئیمپراتوریەتە ڕۆمێک ئەکەن کە ئەم ئیدعای ئیمپراتوریەتە ڕۆمە دوای
ئیمان هاوردنە کۆنستانتین بە مەسیحیەت سەوار بەر دینە مەسیح ئەوێت. یعنی دینە مەسیح تەزریق ئەوێتە ڕێگە ئیمپراتوریەتە ڕۆم و لە ناو دڵیا قودرەتە کلیسایە کاتۆلیک تێتە دەرەوە و هەمزەمان قودرەتە کەنیسەی تیا تێتە دەرەوە. تۆ ساختارێکی سیستەماتیک لە سوڵتەیە مەسیحیەت بە تەمامە ئوروپا بەشێک لە خاوەرمیانە ئەوێنیت کە لە ژێرە فەرمانە کلیساس بە منتەسەبکردنە نائیبهایەک تەحتەناوە خاندانە سەڵتەنەتی. ئەگەر تەماشا بکەی تەمامە خاندانە سەڵتەنەتیەکان ئەوروپا تەکی یەکتریان نسبەتە قەومیەتیان هەست. ئەکسەریەتە ئەمانە ڕەگۆڕیشەهایەکی ئاڵمانیان هەست و ئەمانە شەهزادەگانە ئەم کۆلۆنیهای جۆرا و جۆرە مەسیحیەتە بووگن کە بازمەندەی ئیمپراتوریەتە ڕۆمە. هەمان ئیمپراتوریەتە ڕۆم متەبەلور بووگە لە کلیسا کە کەوتکەسە دەسە هەنێ خاندانە ئەشراف و نوجەبا. ئەگەر تا ئەگرا تێگەین تۆ تەبەقەی ئەشراف ڕۆحانیەت نوجەبا و تەبەقەی ڕەعیەتت هەست. ئەوەی کە تۆ ئیمڕۆ لە جامعەی غەربیە تەحتەناوە مەردم کراود، خودە کراود یعنی ئیزدەحام ئەیوێنیت، ئەمە ڕوعایای گوزەشتن، سەرڤنتن، پەزنتن، ڕەعیەتن، نۆکەرن. ئەنچە تۆ بە ناوی جەمعیەت لە ئوروپا ئەیوێنی جەمعیەتن نەوکەران و ڕەعیەتانن. لەذا ئیمپراتوریەتە ڕۆم بەرەو کلیسایە کاتۆلیک و بەعد خروجیە ئەمە سەڵتەنەت دووک و لۆردەکان و پادشاکان و خاندانهای سەڵتەنەتیە مختلف بەسەرە جەوامع مختلف و ئوروپایی، تۆ لەگرا جەوامعێکی فەرمانبوردارە ژێرە نەزمە تەقسیمکریاگە هەرەمیە تەبەقەیە ئەشراف ڕەوحانیەت و دەستگاهە کلیسای مەسیحیت هەست کە ئەمانە بە یۆمن وە گوزارێ کە ئەیکەن و لە شێوەیە تەولیدیان ئەوارد دەورانە سەرمایەداری ئەوەن. وەختی تۆ ئێژی لە تاریخە، یعنی لە تاریخە ئوروپا، لە تاریخە قودرەتهای تازە متشکل بووگە کە سەوارە بەر یەک سیستەمە ساختارمەندە هێرەمیە سوڵتانی و پادشاهین، تۆ بۆ ئەوەڵین بار پەدیدەی ملت ئەوێنیت، یعنی بە معنای نیشن لە ئینقلابە فەڕەنسا ئەوێنیت. لە ئینقلابە فەڕەنسا بالئەخەرە دوای ئەمەی کە جێبەجێیی سوورەت ئەگری ساختارە قەدیمە جامعە دەست ئەخوا دێکی فرە لە ڕوعایا کار لە دەست ئەدەن، زەمین لە دەست ئەدەن، بڕێشار گەورە ئەکەنەوە، ناگەهان خەتمە بە ئینقلابە کەبیرە فەڕەنساوێ. لە ئینقلابە کەبیرە فەڕەنسا بۆ ئەوەڵین بار پەدیدەیە بەناوە ملت لە شەکڵ ڕەعیەت تێتە دەر. ڕەعیەتێک کە تەبەقەی ئیجتیماعی ناتوانێ بگۆڕێ، ڕەعیەتێک کە ئەنگی ڕەعیەتی خواریە سێناوی چاوانی، ڕەعیەتێک کە وەزیفەی هەز ڕەعیەتی خۆی بکاوە لەسەر جێگەی خۆی بوێسی و حەدە خۆی ڕەعایەتکە ناگەهان توقیانەکە لە تاوە برسیەتیە و پەلامارە کاخە ڤێرسایەدام و لویی شانزەهم ئەگرن و ماری ئەنتوانت ئەگرن و لە گراسە کە تۆ ئەوێنی باز دەخاڵەتە ئەشراف و نوجەبا مەوجودە لە ناو ئینقلابە. تامێکە ختمە بە کوشتنە ئەم دوانە ئەوێ و سەراغازە گۆڕینە نەزمێکی جدید و هاتنە نظامە سەرمایەداری ئەوێت کە بەرەبەرە ئەم غەربە و ئوروپا ئەگرێتە ناوخۆی. پس ئەم گوزارە کە ئەمانە ئەیکەن، یعنی لە ئیمپراتوریەتێکەوە بەرەو نظامە سوڵتەیە کلیساییە منسەجمە ئەنگیزاسیۆنی تا خروجێک بەرەو دروستکردنە جەوامع سەنعەتیە مۆدێڕن بە ئازادکردنە
حوزەیە کاریە گۆڕانە حوزەیە کاریە ڕوعایا لە زەمینە کشاوەرزی بۆ ئەشرافەکان بە گۆڕینی بۆ کارخانەکان وە شارەکان بۆ سەرمایەدارەکان. شێوە هەمان ڕعیەتە، ڕعیەت نەگۆڕیاگە، بەردە نەگۆڕیاگە، شکڵی نەگۆڕیاگە، فقط لباسەکەی بەری گۆڕیاگە، ناوەکانی گۆڕیاگە. ئەگەر جاگرا حاڵی بووین ئەو جار ئەم تاریخە تەکە تاریخە سەرزەمینە ئێمە ناخوێنی، چون ئەمانە یهۆ ڕەوەندی تێی ئەکەن. ئیستا مەجموعەیەک مردمە بێ ئەرباب ڕژێنە ناو شارەکان، تۆ یەواش یەواش خەریکی توهجومم عیدەیەک مردم کە شوێنە کارکردنیان لە مەزرعە و مەزرا گۆڕیاگە بۆ کارخانە بەرەو شارەکانە بینیت. لەذا تۆ ئالەگرا تەکە پەدیدەیە فەقر، بێکاری، حاشیە نشینی، دەستەنگی، پەستبوون ڕوبەڕواوی تۆ بەرەبەرە ئەوێنیت ناگەهان لەگەڵا ئەمە بیمارستان تێتە دەرەوە، تیمارستان تێتە دەرەوە. بیمارستان وسولم مەکانێکە کاوەڵدەفە وەڵگردەکانە ناوە شار کۆکەنەوە. تیمارستان چه شکلی دروست ئەوێ ئەمیشتی داستانی کێس کە لە قەڕنە حیفدەوە یەواشەوە شرووەکە لەم ئوروپا ئەم ساختارانە بە قەوامدان و شکڵدان و زندگیە شاری و نەزمە پادگانی دەست پێیەکە. ئەم نظامە سڵتەیە جەهانیە نظامێکە کە لە ناوە دڵە بەردەداریە هات کەسە دەر، لە ناوە دڵە بەردەداریکی 2030 ساڵا هات کەسە دەر و هەر دەفعە ولژنەکەی خۆی ئرتقاعداگە. دەستگاهێکی بڕۆکراتیکی دیوان سالاری بووگە و توانی گەسی بەرامبەر بە شکڵ و قەبارەیە کە داگەسی وە لە نەزم و ئینزباتێک کە جێبەجێی کردگە دانیشێت تئۆری بافی بکە. ئەم دەرکە لە دنیای غەرب ئەسڵن تەکە جامایە ئێمە ناخوێنی، ئەسڵن تەکە سەرزەمینە ئێمە ناخوێنی. چه اتفاقی لە سەرزەمینە ئێمە کەوتگە بۆ ئێمە مەنگ و گێژین؟ بۆچی ئێمە بێهۆڤیەتین؟ چه اتفاقی کەوتەگە؟ بۆچی ئێمە بە خۆمان ئێژین دواکەوتە؟ کێ دواکەوتەک بوو؟ ئێمە نسبەت بە کێ دواکەوتگین؟ دەی تۆ تەکە مردمانە ئوروپایەکە ڕوبەڕووی کە ئێستەیش کە ئێستەیە سەرڤنتن و بەردەن و ئەم نظامەی کە هەستیان لە دڵە بەردەداری و هات کەسە دەرەوە، لە دڵە نظامە ڕعیەتی و هات کەسە دەرەوە. ئەی ئێمە چی بووین؟ ئێستا گەڕێنە سەر داستانە ئێمە. هەر ئەم غەربیانە ناگەهان بوون بە خاوەرشناس، بوون بە شەرقشناس. هەر ئەمانە ناگەهان شروعیان کرد بۆ ئێمە کۆتکۆتۆب و متونیان نووسیوە. تۆ یەک مەتن و کتێ و تاریخ ناوێنی لە ناوە هیچ کام لەم کشوەرانە کە بە ناوی خاوەرمیانە بەحسیەکەن کە شوێندەسە بابایەکی ئوروپاییتیانە بێ، لە دڵە مەراکزە دانشگاهی ناتبێتە دەرەوە. مەراکزە دانشگاهی ئوروپا جودابووگە لە سیستەمە دینی و کاتۆلیک و دینە مەسیحیەتن. ئەمانە پەروەرش یافتگانە ئەو مەکتەبنە، ناگەهان لە قەوارەی پسپۆڕ و سەیاح و جەهانگەرد و سەرهەنگ ئارتەشە بریتانیا و کاسب و کۆمپانیدار سەرپەیاکەن لە ناوی مناتقە ئێمە تبق متونە خۆیان و کەسیشتیانی دیگە. ئەی ئێمە کێ بووین؟ ئەی ئێمە چین؟ ئەی ئێمە چۆن زندگیمان کرد؟ ئێمە ئیستا ڕەوەندێکم لە تاریخ زندگیە غەرب وت، ڕەوەندێکم وت کە هەر ئەشرافێ بۆ خۆی لادەیەکی بوو، حکوومەتیە کرد و باج و خەراجی بە پادشا ئادا و پادشا پاج و خەراجی بە کلیسا ئادا و کلیسا زەمینداری خۆیە کرد و ساحە و جامع بوو. ئەی ئێمە چه شکلی بووین؟ ئایا ئێمە فۆدالی بووین؟ ئەخرە قسە مفتەی لای ئێمە ژنی نظامە ئێمە فۆدالی بوو. ئەمە حماقەتە مەحزە. ئێمە نە شکڵەمان فۆدالیە، نە قیافەمان فۆدالیە، نە سەرزەمینمان وامان پێژێ، نە تاریخمان وامان پێژێ، نە زەمیرە ناخوداگاهمان وامان پێژێ. تۆ هیچ لەم دنیای مۆدەرن ئەمڕۆ ناتوانی دەرموردە پەدیدەی یەکدەست
شتێکی یەکدەست بە ناوی مەردم قسە بکەی و بێژی مەردم معلوم نییە مەردم کیس منزورت چییە لە مەردم کیس تۆ وەختی ناتوانانی پەدیدەیەکی یەکدەست بێژی بعد تەبدیلیەکەی بە توێژە مختلف طبقات اجتماعی مختلف سەلایق مختلف پس تۆ پەدیدەیەکی هەماهەنگ و یەکدەست و یەک شکڵ بەناو مەردم نییە لە دنیای قەدیمە ئێمەیشا تەبیعەتەن تۆ پەدیدەیەکی یەکدەست و میلەتێکی یەک ڕەنگە نییە. من گەرەکمە چی بێژم ئەگەر فەرزە قبولکردن حکوومەتە سوڵتەیە مەسەڵەن فڵانە پادشا ئەگەر ئەم فڵانە پادشا بە شارێ وەکو مووسڵ حکوومەتی کردوێت بە هیچکوێ ئەم کوردەوارەی تر حکوومەتی نەکردگە ئەمە ناوێتەوە بە ئاساوەی کە تۆ حکوومەتە پادشاهێک یا ئەمیرێک بە شارە مووسڵ تەعمین بیتە تەواو ئەم کوردەوارە چون نە قودرەتی بووگە نە هێزی بووگە نە سیستەمی بووگە و نەتوانی گەسێ مەبرازە قودرەتە بکە ئەم ئەبزارە قودرەتی بەدەسەوە بێت لەذا تۆ ناتوانی ناگەهان تاریخی بێری کوردەواری بۆ یەکدەستکەیت و کوردی بۆ یەکدەستکەیت و بێژی وا لەژێری ئەم تاریخە مەسەڵەن بچی ئەمیرێ بدۆزی تۆ سوڵتانی بێری بێژ ئەمە بەسەر کورد و سوار بووگە یا ئەبەن بەسەر ئەم کوردەوارە ئێمە حاکم بووگە و سوڵتان بووگە در بهترین حاڵەت ئەگەر هەمچین ئینسانێکیش بووێت کە نییە ئەم ئینسانە بە مەجموعەی دەور و پشت خۆی حکوومەتی کردگە و اقتداری بووگە لذا علەگە فەرزیە کاتوزیان یە فەرزیەکی ئەحمەقانەی شەیادانەست تۆ ناتوانی سوڵتانێ لە تارانە متەسەوەروی کە حیتەی قودرەتی ئەم سوڵتانە شارێکی 3-4 نەفەری وەکو تارانە مەسەڵەن لە 180 ساڵە پێشە و ئەم ئاغا ئەوڵەن ناتۆ حەسێک دەست بەناو حەسە ملی نەمەردمانێک دەستێک یەکتری ارتباتیان بێت نە ساختارە جادە و اقتصاد و ساختارێکی بوروکراتیکە هەست کە تو توانی بێتت ئەم ئەحمالە سوڵتە بکەی بەسەر ئەم مەردمە لەزا ئەم مەردمە نە ڕەعیەتە تۆ نە خەراج گوزارە تۆ نە باج گوزارە تۆ نە ئەچنە ژیرە بارە تۆ نە تۆ ئەناسن نە تۆ بە ڕەسمیەت ئەناسن ئەم تاریخی غەربە بێریتی و ئاوا بیکەیتە خۆردە ئەم مەردمە و ئەم مەردمی پێ گەوچکەی مەردمێک کە خۆی نازانێ هۆڤیەتی چی بووگە تۆ بەکوێ ئەگەینێ بەم سەر لێ شێواوی ئەگەینێ کە تۆ ڕۆحیتیە ئەی ئەمە چه شکلی بووگین کەلامە سادامەسە ئێمە مەردمانێک بووگین لە توو لە تاریخە هیچ ئەربابی بەسەرمان و حکوومەتی نەکردگە چون هیچ ئەربابی بەسەرمان و حکوومەتی نەکردگە ئێمە هیچ جۆرێک تەمرینمان نەکردگە لە بەرامبەر سوڵتەی مطلقا چۆن بوێسین نێسمانم تەمرینمانە نییە یعنی ئێمە هیچ وەخت نەهاتکین نەهادە بچووک دروستکەین یا ئێمە سیستەمە تەمدیه و مجازاتمان نییە نێسمان تۆ هیچ داستانێک لە ئەعدام و کوشتن و شکنجەی سیستەماتیک لەم کوردەوارە نابیسی نەمەوجودە بەقایای یەک زندان نەمەوجودە پس ئەم زیستە ئینسانە کوردیە خەریکە بە تۆ چی ئێژی خەریکە ئێژی چی بێت خەریکە بە تۆ ئێژێت سوڵتەیەک بەسەر ئەم ئینسانە مەوجود نەوگە ئیلا سوڵتەی نەریتی نەنا سوڵتەیە هیچ گەردەنکەشی نەوگە دەربهترین حاڵەت ئەگەر تۆ خانی یا ئاغایەکت بووبە ئەم ئاغای 100 نەفەرۆگە تازەم ئاغا نەیتوانی گەزۆڵم کا لەم 100 نەفەرە هەر کام لەم 100 نەفەرە قینیان لەم ئاغا هەڵبگرتایە و تەنیایی لیان نەدایە ئەچوونە ئاغاکەی لادێکەی پاڵی دەست لیان نەدا لذا تۆ ئالەگرا نظامە ڕەعیەتیت نییە نظامە بەردەگیت نییە هەر ئینسانێکی کوردی بۆ خۆی ڕۆڵەیەکی قارەمانی سەربەستە یاخیەکە بۆ خۆی تۆ بۆیە ئەوێنی شکڵە مبارزاتی دەرنایێت چون دوژمن مشەخەسە دوژمن ئەوەسە پەلامار من ئەدا کماڵم بوات حەقە حەیاتم لێ بسێنێت و پەلامارە وەتەنم بدات
یەک شێوەی تەقابڵ مەوجودە، شێوەیە نظامیە شەڕە تەکە متەجاوزە. لەذا ئاحادە ئەم سەرزەمینە هەر ئینسانێکی کوردی نیرویە ئەرتشیە نظامە سوڵتەیە نەریتیە کوردی بوو بە. بۆیە تەبەحورە لە سوارکاری، تەبەحورە لە تەقەکردن، گولە هاویشتن، نیشانە پێکەن، شەڕکردن جز خصوصیاتە بارزە هەر ئینسانە کوردیەک بووە. ئەمەی کە تاریخێک جوولەکە ئەنووسێت و گشتی لە تەریقە کۆمپانیە هێندە شەرقی و تێرێت و ئستارتەکەی لە ساڵ 1829 بە چاپە شاهنامەیە فردەوسی دەست پێیەکە لە کەلکەتەیە کۆمپانی هێندە شەرقی. دروستکردن جەعلە تاریخیە کە بۆ دانە هۆڤیەت بە سەرزەمینێک کە ئیستەگەرەکیانە عنسر کوردیەتی تیا بکوژن و دروستکردن شار و ساختارە حکوومەتیە کۆرپۆرێشنیە بەسەریا. لەذا تۆ ئالەگراتەکە جەعلێکی گوستەردەی تاریخە ڕوبەڕوویت. یەک پاشا، یەک سوڵتان، تەمامی ئەمانە گشتیان یەک مەجموعەیە پڕ ئیغماز دروزنانن بێ هیچ شەواهدێکی مادی تاریخی. هیچ شەواهدێکی مادی تاریخی وەکو قەسر، وەکو بازار، وەکو موسەلا، مزگەوت، وەکو سەربازخانە موجود نییە. بەڵام لەسەر کاغەز پادشاه لەسەر پادشاهە پڕتومتوراق دانریاگە. لە جێگەی کایژی ئەم تەمەدونە ئێرانیە حملەی مغول نابودیەکە. لە جێگەی کائژێت ئەم مغولانە و ئەم تورکانە باوکساحەوە ئێرانیان دەرهاوردەگەن. لە جێگەیەکی تریشایژێ زوانە فارسی بەسلەیە پادشاهانە تورک گەورە ئەوێ و ئەمێنێت و شێعرە فارسی دروست ئەکرێ. ناگەهان تۆ ئەوێنی نەوادەیەکی تەیمور لەنگ شاهنامەی بایسەم قولی هەست. بەلاخەر ئەمانە خادم بوون بەم ئێران و ئەم فارسی بازیە یا خائن بوون و نابودیان کرد؟ کامیان بوون؟ مشتێک کتێ و جەعڵیاتە دەستنوشتەی کە عمری ناگاتە 300 ساڵ هاوردیان ڕژاندیان ئەگرا. لەذا تو جامعەت نەوگە لە توولە ئەم تاریخ جەعلیە. بۆی تۆ مەردمە ئێرانەوێنی مەردمێکی بێهۆڤیەتە، بێهۆڤیەتە، هیچ شتێکی تیا تەدابق پێیان ناکات، چون ئوسوولەن نەوگەسە مەردم، چون ئوسوولەن هیچ گوزارێکی تاریخی نەکردگە. لەگرا فقط یەک عنسر مەوجودە لەم سەرزەمینە، ئەویش کوردیەتە. تەبەلور ئەم عنسرە کوردیەتە لە دفاع تاریخیە ئەم مەردمە دیارە لە پێناسەی تەبیعیە کە لە دوژمن ئەیکا و لەگەڵت دەریافتە ئەوەڵین نەحلەیە کە خەریکە دوژمن تێتە ناو سەرزەمین. ئەم مەردمە دەست بە ئەسڵحەوە هەر لە کنارەکانە شیرازۆ، هەر لە ڕەیسەلیە دلواریۆ، حتا کنارەکانە مەدیتەرانە تۆ ئەبینی دەسەوە ئەسڵحە. دووبارە ئەم مەردمە کە خۆیان سوڵتەی نەریتی خۆیان ها بەسەریانەوە هەر نەفەرێکیان ئاحادە سەربازانە لەشکرە ئەم دەسەڵاتەنە دەسەوە ئەسڵحە. وەلێ ئەم دەحفە حەریف بە تەوتە هاتکە، حەریف بە قودرەت هاتکە، بە نفاق هاتکە، بە ڕەوایەت و بە چیرۆک هاتکە، بە داستان و بە ئەفسانە هاتکە، بە هەککردن هاتکە و بە بەرنامەیەکی پشودرێژانەی سەدەن ساڵە هاتگە. لەسەر تۆ ئەوێنی لە ناوە ئۆلگوی زەهنیە ئینسانە کوردی شێوەیە ئەتراز مەوجود نییە. ئینسانە کوردی نازانێت چۆن ئەترازکە، چون ئوسوولەن هیچ وەخت بەردە نەوگە کە فکر بکاتۆ شێوەهایەک بدۆزێتەوە کە نەبی کوژن لە بەرامبەرە ئەربابە قەرار بگرێ کە بەهان نەدات و ئەحساسیش بکە قسەی خۆی مەترا کردنە. مەوجود نییە، چون کورد و ئینسانە کوردی بە مەحزە تەعەڕۆز جوابی بە شمشێر داگەسەوە و تەعەڕۆزی قبوڵ نەکردگە
و فورا پێناسەی دوژمنی کردگە یەک شێوە مشخص موجود بووگە دفاع سەرزەمینی بە سوورەتە شەڕ و ئەم ئولگووە تاریخیە بەرئەساسە ڕەوەندە هەزاران ساڵەی تاریخە ئینسانە کوردی تەک ئینسانە کوردیە هاتگە و تا بە ئێمڕۆژیش تەنیا عنسورێک کە گەرەکیانە لە کوردی بسێنەوە ئەم شێوەیە دفاع و ئەترازەسە شەڕ لێ بسێنەوە پس ئێمە چون بەردە نەبووگین ئێمە چون ڕعیەتە کەس نەبووگین لذا قیامێک موجود نییە لذا ئێمە بەرەلەی چی بکە بەرەلەی خۆمان تەکە خۆمانە بەرەلەی خۆمان قیام بکەین سڵتەیەک لەبانە سەر ئێمە نەبووگە زاڵمێ موجود نەبووکە زۆڵمان لێ بکە غەدرمان لێ بکە کەس جورئەتی نەوکە غەدرە لێ بکە کەس نەیتوانی کە پەلامارە سەرزەمینت بدات هیچ بەگێ یا خانێ نەیتوانی کە بەگێتی و خانێتی بە زۆر بکە تجاوز و تعدا بە ناوامیس مردم بکە نەیتوانیگە هەلوولیان نەکرد نابودیان نەکرد لذا ئەنچی لە ساختار لە کۆمەلگای کوردەوار مەوجودە نەتەعریفە جاماشەناسی غەربیەکان جوولەکەکان و ئەمانەی کە خوروجیە دانشگاکانە نظام های کۆرپۆرێشنین حەجی دروست نییە حەجی نییە لەسەرجی خۆیان ئەمانە سەفەویەت بۆ دروستەکەن سەفەویەیە کە هیچ شەواهدە تاریخێکی نییە نە پایتەختی مشخەسە نە ئەبنیە و ئاسارێکی تاریخی هەست مسەلا تەکیە و حوسینیە نەمەوجودە بۆ ئیمپراتوریەکی نەو ساختەی شیعە کە قەرارە مردمە سەرزەمینەوە زۆرش بشێت کاتە شیعە و لە بەرامبەر ئیمپراتوریەتە ئیسلامی عوسمانیە بویسێت نە ئەم شواهد مادی هەست لە ئیمپراتوریەتە عوسمانی من چووکمە ئەستانبوڵ تەمام ئاسار ئەستانبوڵ و موزەکانی گەڕیاکەم مشتی جەعلیات درۆ مشتی بەنای تازە ساختە کە ئەمریە ناگاتە 200 ساڵ بەناوە مەسجد و بارەگای سوڵتان و ئەمانە یەک مشت جەعلیات تاریخین کە لە ناو دڵە هەندێک سەیاحە فەڕەنسەوی و پۆرتەقالی و هۆلەندی و چرت و پرتێک کە معلوم نیە لەکوێوە هاتگە ڕژیاگەس وەک یاگەس خۆردەم مردمە بۆیە تۆ ئارامش دووستار بە اشتباه ئێژێت ئیمتناع تەفەکر دەرفەرهەنگە دینی 2500 ساڵە تەفەکر نەکریاگە نە کەسێک نییە نەخت بنووسێم یاران ڕاپەڕێن بچن نەخت بنووسن جواوە ئارامش دووستار بن و بێژە تکرارکردنە ئێرانیان لە دەورانە ئەخیرا دەقیقەن سیستەماتیک لە تەریقە کنیسە و کلیسا هەست بۆ خاتری ئەوەی هۆڤیەتە ساختەیە جوولەکە ساختەیە ئێرانی کۆرپۆرێشنی نهادی نەبکرێت لە ناو دڵە ئینسانهای بێهۆڤیەت کریاگە دەسە کۆرپۆرێشنە ئێرانیە تۆ هەر سەعدید بۆ تکرارکەن و حافزە بۆ تکرارکەن و مۆلانا بۆ تکرارکەن و هەر شاهنامەت بۆ تکرارکەن و کە ئەمە بشێتە ناو زەهنە تۆ عنوانە حافزەی تاریخیە تۆ جێبکەفێ وەمە کاملەن سیستەماتیکە کاملەن دروستە پس ئەوەی کە من ئێمڕۆ مەترەحم کرد تحتە ناو ئەوەی کە کورد چون و ئینسانە کوردی چون سەرزەمینێکی ڕەهای بووگە ئینسانێکی ڕەها و ئازاد بووگە بە درێژایی تاریخە حیاتە خۆی تا زەرفە 300 ساڵە ڕابردوو کە بەرەبەرە بە سوورەتە دروستکردنە تەجەموعە شەهری بە سوورەتە دروستکردن نەهاتهای سەڵتەنەتی حکوومەتی دانانی یەک سری سلسلەیەک ئەسڵەم معلوم نییە لەکوێ هاتکردنی کێ هاوردەگرنی چەندی قودرەتیان بووگە و قودرەتە ئەمانە بەرەوەتی چی بووگە مەسەڵەن پاسچای عوسمانی حکوومەتی کردگە کاورا لە بادینان و زندگی کردگە کامە اقتداری بەسەری بووگە کامە ئێرادەتوانیگە بەسەری و بەسەرپێنی کاورایەتی هەڵدیاگەگەر لە ئیستانبوڵەن دانیشتووە 150 ساڵ چ قەڵەتێکی توانیگە بکە چۆن توانیگە ئێمە لە سوورتە بەسەریەوە بکە قەوانینی بسێنێ بێ بچێ باج و خەراجی لێ بسێنەوە کامە سوڵتە هەست چۆن کاورا لە ئیستانبوڵ و دانیشتکە بۆ خۆی 100 نەفەری بەدەورەوە بە ئێلامی کردگە من پادشام و پادشاس سوارە من لە من بووگە چۆن هەمچین شتێ بە عنوانە تاریخی و قبوڵیەکەن چۆن هەمچین تەعمینی ئەدەن بە جامعەی کوردەوارە ئێمە و گەرەکتانە مردم ئێمە ئەمە قبوڵکە کە لە ژێر دەست عوسمانی بووگە و عوسمانی مەوجود بووگە و ئەمە قودرەت بووگە
چۆنیشی ئەمە قبول بکەین. بۆیە تۆ ئالەگراکە گیر ئەەکەی ئەوێنیت دەوڵەتە ئێرانی و دەوڵەتە تورکی ئەربابەکانیان ئیستە خەریکن وەکو چۆن ئەو مەسیرەی مەردەمەکانە خۆیان بەردەکانە خۆیان تەیان کرد تا ئەم سیستەمە جەدیدە بەردەداریەتیە قەشەنگ جێگەیان کردەوە ئەمە دەقیقەن بەسەر ئێمەی شابسەپێنن. نزابێن شکڵ و کۆپیە غەربمان بۆ دابنێن، سیستەمە ئامۆزش و پەروەردشە کۆپیە غەربمان بۆ دابنێن، نوع نگاه و علومە ئەوانمان بۆ وێرن و پێمان بدەن و لە نگاهە دووربینە ئەوان و بنوارین بە جەهانە خۆمان و بعد هویەتن سڕیاگە ئێمە بە هویەت جعلی دروست بکەن. لەذا تۆ ئەوێنی ئالەگرا ئیدەیەکە بۆ دروستەکەن بەناوە حیزبە کارگەران، ئیدەیەکە بۆ دروستەکەن بەناوە فەعالینە کۆمۆنیست، ئیدەیەکە بۆ دروستەکەن بەناوە فۆمۆنیست، ئیدەیەکە بۆ دروستەکەن ئەمانتە گشتی بۆ دروستەکەن چون تۆ بێ شێوەی ئەتراس فێر بۆ بێ بچۆ دیوار نویسی بکە ئاغازە ئەمە لەکوێ دەست پێیەکە. ئەوەڵین لەهای دانیانە دەوڵەتە مۆدەرنە ئێرانی یا کۆرپۆریشنە ئێرانی بە دروستکردنی شێوەی ئەترازاتە جەدیدیش دەست پێیەکە. لەذا تاریخی جعلەکە نێژن لە واستە دەورەی قاجاریە بەرە هەر کەسێک گەلێکی ئێتراز بکە ئەچوو لە حرەمە شاه عەبدولعەزیم بەس دانیش تەحەسسونیە کرد. پس ئالەگرایەک نظام سوڵتەیە موجودە، ئەم سوڵتە قەددارە و تۆ گەرەکتە لە بەرامبەرە ڕەئی خودکامەی ئەمە بوێسی و تۆ چێکەی و تۆ ئەچی لە حرەمە شاه عەبدولعەزیمە دانیشی بەستەنیشی تەحەسسون ئەەکەی تا بەستەکەت بشکێن و خاستەکەت جێبەجێ بوێت. و غاڵبەن ئەمە کێیەکا کەسانێکەکەن کە مەشاغڵێکی گەورەیان هەست و ئینسان هەیە مهمێکن. خب بس نوع دوم چییە؟ نوع دومە ئەتراز چییە؟ نوع دومە ئەترازە مەسە تۆ ئەچی لەکوێ دانیشی؟ لە سەفارەتە بریتانیا دانیشی وەکو جەریانە مەشروطە. ئیستا ئالەگرا تۆچی تاریخ سازی بۆ مەردمێگەکەی بەڵێ مەردمە ڕعەتێک مەوجودە و ئەوەڵین ئاغازە ئەترازاتی چۆن کردگێسی بە بەست نشینی وتحسن لا شاه عەبدولعەزیم بتحسن لەکوێ لە سەفارەتە بریتانیا لە تاران. تاریخی کەیە ناگاتە 100 ساڵ. دێم خەڵکی کوردەواری ئەمە بچووە لە بەرامبەر کێ بەست بنیشنایە کەسێ موجود دەبوو، سڵتەیە موجود نییە. بەرامبەر بە کێ ئەترازکە سڵتەیە موجود نییە. بەرامبەر بە کامە زندان توقیان کە کامە باستیل بشکێنێ باستیلێ موجود نییە. بەرامبەر بە کام زاڵم توقیان کە زاڵمێ موجود نییە. دەستگای کلیسای کاتۆلیکێک موجود نییە. گشتی ئەربابە، گشتی ئینسانە سەرکێشە یاخی کوردیە، گشتی لەو پەڕە تەعالی و ئینسانیە تا زندگی ئەکات. لەذا ئیشە ئێمە فێرکەن بۆیە تەشخیصە دوژمن دروستە بەرەبەرە کە ئەگاتە مەرکەزە تەجەموع ئینسانە کوردی و جوغرافیایەکی ئێمە کە چۆڵ بووگە کە ویرنشین بووگە و ئێمەیتیان نەبووگە بەرەبەرە چۆڵیەکەن ماهیەتی ئۆگۆڕن سواری کە ئەوەن تێت بەرەو مەراکەزە ئێمە. ئیشە چی بکە؟ ئیشە شرووکە بە خودعە. ئیشە شروع بکە بەچی تەجمیعکردن، سندنە مەردم، فاسدکردنی بە پوڵ تا ئەوەی کە یەواش یەواش بتوانێت قووەی قەهریە و ئەم سەربازە نەریت و کوردی بوونەی ئینسانە کوردیە هەدایەتی کا بەرەو نابوودی و لە بینی بووە تا ئەوەی کە ئەم فۆرموڵە ئینسانە کوردیە فەرامۆشیکە. وەختی تۆ لەناو قەڵەمڕەوێکا زندگیت کرد و ئەم قەڵەمڕەوە گشتی ئینسانە کوردی بوو و ئەمانە گشتی تەحتە فەرمان و ساڤرنتیە نەریتە کوردیە. لە بەرامبەر دوژمن یەک کاریان نەکرد، شمشێرەکەت هەڵگرە ئەوەی تەعەدا بەسەر زەمینە دەکابی کوژە. تۆ لە هیچ دنیا ئەرتشێکی بەم قودرەتمەندیتە نییە کە تەمامە ئینسانهای ئەم کۆمەلگا کە تەوانە حەملە ئەسلحە و شەڕیان بوێت شەڕ بکەن. تەواوە بست بە بست ئەم خاکە کوردەوارە پادگانە نظامی و جەولانگاه شەڕوێ. ئەم مقاومەتە تاریخی ئەم ساختار عەزیم اجتماعی ئینسانە کوردیە شەکی ئەمە تەمەدون بوو، ئەمە تەمەدونە کوردی بوو.
ڕماندیان مشتێ بەردەزادەی ئیستعمارگەرە ئەوروپایی بە تەوتە ڕماندیان مشتێ بە کرێگیریاگە هەندی بە تەوتە ڕماندیان و هاتن شکست تاریخیەک بە ئینسانە کوردی بدەن تحتە ناوە جنبشهایەکی ماردار بە سەرانێکی ئینتخابی کە شانتاژیان کردن هاوردنیانە بەرەوە مەسەڵەن تۆ ئیسماعیل ئاغاسم کۆتی شێ بۆ بکوتن بەڵاو قازێم هەماوە بۆ گەورەکەنەوە بۆ تا تۆ ئەم تەوانە شەڕکەریە و ئەم نەریتە کوردیە کە هەر ئینسانە کوردی بالقوە و بالفعل سەربازێکی قودرەتمەندی ئەم سەرزەمینەسە قارەمانێکی ئەم سەرزەمینەسە نابودیکەن لە عەمەلیاتە کوێرە بێ هەدەفە بە ڕەهبەرانە بەرساختەیە وابەستە بۆیە تۆ لەبیرت تێت یەک ئینسانە کوردی لە سەرزەمینە خۆیە لە خاکە خۆیە لە بەرامبەر سپای داگیرکەراوێسیە ئەوە هەمان ئەرتەشە کوردی بوو هەمان سوڵتەی نەریتە کوردی بوو بۆیە کورد فێرنۆگە هێلکە ڕەنگە فێرنۆگە بچێتە خیابان گۆرانی بە چەپڵە بێژێ نزانە سوڵتە بێرێتەخوا زاڵەمی بەسەر خۆیەوە حس نەکردگە تا بزانێت چۆدەکی زاڵم بەخۆ دەکا ئەو هەر کەسێ شاخوشانی بۆ کێژاگە شاخی شکان دەگە ئەو فێرنۆگە خۆی بگەوچنێت چون زەعیفە کەوت کەسە ژێرە پێ بکەوێتە تەمەلق و چاپلوسی و نۆکەری نەبووگە بە سوورەتە تاریخی بۆ ئینسانە کوردی نایەت بێژێ بەدەنم من جێگەی تابلۆی ئەعترازە خاڵی تیاکوتم بە نیشانەی ئەعتراز من خۆم بروز ئەدەماگرە ئینسانە کوردی وەختی گەرەشی ئەعتراز بکە داوانچەکەی خاتە گیرفانی خاتە لای کەمەری ئەعترازێکی نییە کەسێ تەعەدای لێ کردگە و تەعەداکەی جواوەداتەوە ئەمە شێوەیە ئینسانە سەربەستە کە لە تەبیعەتا زندگیەکە تەکە تەبیعەتە ڕاز وەکو تەبیعەت ئەمە شێوەی ئینسانە کۆینەکریاک چه شەکڵیە ئینسانێکە وا لە ژێرە پەنیشمەنتە چه شەکڵیە ئینسانێکە وا لە ژێرە حاڕیانە زندان و شکنجە و کوشتارە چه شەکڵیە ئینسانێکی خەسیاگی ڕامبووجی بێهۆڤیەتی بەردەست بۆیە چی تێیەکە ئەعتراز چی شکلیەکە لە باسەکەی دەرتێری خۆی ڕووتەکاتەوە لە خیابانە ئەمە ئەعتراز دەکە کە نەیهاڕن کێتی کە نان زیاتری پێ بدەن کە تازە و ئەرباو و سوڵتەیە بە ناوی حکوومەت و یە عدە تەبەقێ و لەگاشی بەسەر خۆی و قبوڵ کردگە و ئێستات کە دەربەهتەری حاڵەت سینەی ڕووتەکاتەوە بە ناو فعالیەتە ژنان ئەچێتە ناوە خیابان کارنەڤاڵە دەنسە خیابانی لێیادا بە موزیک و بە ماش و بە فیقلە لێدان گەرەێکی دەسەڵاتە سوڵتە و تەبەقێ ئۆلیگارش زاڵم و خوێن مژ و جەلات بێرێتە خوارەوە بچی مجەوزە ئاعترازات بگرێ لە هایت پارک و کۆبێتە شعار بە ئەمە شێوەی کار ئینسانە کوردی نییە هیچۆ کوردەمە ناناسێت نازانێت چ شەکڵی خۆ چێ تفاق بڕۆمە دەرچەپڵە لێ بدەم کە چی چێ تفاقێکە ئەوەی کە لە ئێمە ئیستە سندیاگەوە ئێمەشی لەسەری کار بکەین ئەمەسە گوزەشتەی خۆمان بە وزوح بوێنین ئێمە کێ بووین تەمەدون ئەمە نییە عەزیزەکەم کە تۆ هاتبی قەبارەی زل شعری دروست کرد بێ بە ڕەوابەتە فاسد لە کەسافەت و تەماعە تەمەدون ئەمەسە کە تۆ سەرزەمینێکە دروست کرد بێت لە حیاتێکی ئینسانی و ئینسانێکی ڕەها کە توانی بێتی لەکن یعنی ئەعجاز ئەمەسە کە تۆ توانی بێتت ملیۆنها ملیۆن ئینسان لە ژێری یەک سوڵتە ئاجەم کەیت و کە گشتی سەروەروێ کە گشتی سوودجەوێ ئەو پێژن تەمەدون نامێک کە تۆ بە ئینزبات و ئینحسار ملیۆنها ملیۆن ئینسان ملیاردها ئینسانت بە بەردگی مطلق کێشاندوێ کە لە زۆرە ئەم بەردانە ئستفادە بکەی بە سوورەتە سیستەماتیک و بتوانی ما بەقیمەتمانە دنیای پێ بهاڕی
ئەمە تەمەدون نییە، ئەمە مشتی قەمەکەشە وایکینگن کە بە ئینزبات و فیر بووگن چۆن بین سەرزەمینە مردم تاڵانکەن. ئەمانە هیچ کامیان بۆ کەرامەت و بۆ عەزەمەت و بۆ ئازادی شەڕیان نەکردێتە 100 ساڵ ڕابردوو. بۆ تاڵان کردگیانە، بۆ دزی کردگیانە، بۆ منفعەتە گیرفان کردگیانە، بۆ چەپاوەڵگەری کردگیانە. شەڕە جەهانیە وەڕ شەڕە جەهانی دوو بە فاسەڵەیە هەردوو ساڵ یەکدانە شەڕیان ئەم جەهانە دروست کردگە. ئەوەنانە قەرارداد سڵح و پەیمانە سڵح نووسیگە کە ئەحساو نایە ملیار تا پەیمانە سڵحیان نووسیگە و 2 ساڵ دەوامی نەهاوتگە. و ئەمانە گیریان خواردووە دەسە ئینسانە کوردیەوە. لەذا هەرکە گەرەکێکی کۆمەلگای کورد و کوردەوار بەر ئەساسە تەواریخە غەربی بەڕەسی بکات، ئینسان ئەحمەقێکی جاهلە بە تەمامەوانە. ئەگەر ئێوە ئەوێنن عیددەی ئەم کارەکەن چون ئەم عیددە بە من نان ئەخوەن، تەواوە سەوادە ناداشتیان لە دەڵامەتێتە دەرەوە. تۆ بە وزوح سوعالی لەیەکەی سلسلەی سەفەویە، تۆ ئیدعا تێمانە شیعەگەری تێر نەیران، ئەساسە سڵتەی شیعە مسەلاس تەکیەوە حوسەینیەس بۆ تەبلیغی دەنا تۆ چۆن مردمەکەیتە شیعە، چۆن ئەم شیعە تکرارەکەی تۆ وەیان مسەلات گەرەکەم دەکەوتەگەرەکە نامەوجودە، نییە هیچ سابقەیەکی تاریخی نامەوجودە. ئەمە تەواوە ئەو سەوادە ئەحمەقانەی تۆوە کاتە تڕەهات لە خۆت و لە شاع عەباس و لە شاع ئیسماعیل و ئەو گەشتیە کاتە کەسافەتە خاڵی کە تۆ نێسە ناتوانی جواوێت و پس ئەوەی کە لە ئێرانە ئەمڕۆ مەوجودە چییە؟ مردمانە بێهۆڤیەت، هاڕیاگە ناوەوردوگا لە ناوی ژیانە زۆییە. بۆ ئێمڕۆیانە پێیاتکەم، بۆ ئێمڕۆ بەڕاحەتی فاسدەون لە هەر مەوجێکی 5 ساڵە گۆڕین چۆ هۆڤیەتیان نییە، هیچ هۆڤیەتێکیان نییە پێیان بخوا و پێیان ناخوا. نازگانی ڕۆژ مەزهەبیە ئەمڕۆ بەگێ داوێت و لاییکس و هاوێت و ئەیتەیست و سۆوێت و فاحشە 3 سۆب تەوبە کاوێت و مەسیحی 4 سۆ ئەوێت و ڕاهب مشتی مردمەوە بێهۆڤیەت. تەنیا عنسورێکە لەگرا مەوجودەوە هەنووز ماگە و ئیمکانی هەست لە دەروونە گشتیان ناماوێ عنسەر کوردیەتە کەس و عنسر کوردیەتە کەس کە هەشێ هەڵسێتەوە. ئەوەی کە لەگەڵە تەبیعەتە هەزاران ساڵەیە ئینسانە کوردیە خەریکەتێت. لەذا کە ئێمە هاتینە سەر شێوەیە ئەتراز و مەترەحمان کرد، مەسەڵەن ئەم دیوار نویسی و شعار نویسی و نازانم خاڵ کوبیکردنە لەسەر خۆت و لباس دراوردن و ڕووسەری هەواکردن، ئەمانە گەرەکیانە هەمان زندگیە بەردەگانە ئەوروپا بێرن تەعمیمی بەنە ناو جامعەی ئێمە. ئێمە ئازادیمان زندگی کردگە، ئێمە ئازاد بووین، ئێمە لە بەزەییە کوردیە لە بەزەییا بەرەو کوردیە چووگین و ساڵەکەم ڕێگە ڕووگین. ئێمە قدرەتێکی مطلقە لە بەرامبەرمانە نەوێست یاگە تابێشین تابین ئەخلاق ڕەعیەتی تەئۆریزە بکەینەوە، تابین ئەدەبیاتە مقاومەتی بۆ لە بەرامبەرا تعریف بکەینەوە. مەحمەکەم قارەمان و پاڵەوان و حەماسە سازە خۆمان بووین. سەرزەمینێکی ڕەها بە ئینسانهایە کە تەحتە نەریتە کوردی ئەرتەشە ملیە ئاحادە ئەم سەرزەمینەی بووگە و یەک نەفەر نەیتوانی گە بە زۆرشم شیروان لەم خاکە بێت و بێتە ناوە مردم تەعەدانە مردمە بکە و بتوانێ بگزەرێ لە لایەهای مختلفە ڕۆڵەکان ئەم سەرزەمینە. لەذا ئەم جۆرە تاریخ خوێندنە ڕێگە بەرەو فەساد مطلقەوە. ئەنچێ لە مبارزات بۆ ئەوەی تعریفەکەن و نە مبارزەس نە شکل کارکردی بۆ جامعەی ئێمە هەست نە هیچێ. یەموش تەعاتر و نەمایشە هاوردگیانە بە میلەتایەکی بێهۆڤیەتی کە دروستیان کردن ئەمڕۆ بیدەن کارە ئەنتەریات بکە حەزی پێ بکات و بۆیە ئەوێنی تۆ هەزینەیەکی گەزاف ئەکەن لەمە تحتە ناوە سیڤیلایز بوون. ئێمە هەزاران هەزار ساڵە خەیلێ سیڤیلایز دین، خەیلێ بەرنەوەی کە ئێوە
ئێوە سەبیلایز بن و بەرلەوەی کە ئێوە ئەژداد ڕایەتتان یەک لە دوا یەک ڕایەتی دامە بە ئێمە سەبیلایز بووین و تەمەدونمان بووێ ئێوە تەمەدونتان نەبووگە وەلەتان بووگە بۆیە ئێوە ئەدەبیاتە بەردەگیتان خێلی قەشەنگە پڕە لە ئەدەبیاتە بەردەگی شێوەتان دۆزی گەس و دیوار ڕەنگکردن و فڕچە بکێشنی دیوار و خۆتان ڕەنگکردن و قولاو بخەن لە مەمکتان و هەڵقە بخەن لە چاوتان و ئەمە نیشانەهای ئێترازە ئێتراز بەرامبەر بە کوێ بەرامبەر بە خۆمان بەرامبەر بە سوڵتەی خۆمان بەرامبەر بە ئازادی خۆمان نەمەوجودە لە جامعەی ئێمە نەمەوجودە شێوەی زندگی ئێمە شێوەی شارستانیەتە ئێمە شێوەیە تەقسیماتە سەرزەمینی ئێمە شێوەیە دموکرافیە ئینسانی ئێمە تەکما بەقی دنیا و سیستەمە بەردەگیە ڕۆمەن کلیسا کنیسەیی غەرب فەرقەکە و خیلی فەرقی کردگە و فکریش ناکەین پەیداکردنە ئەبزار و ئەدەواتێک ئەمانە متەکاملترەکەی ئێمڕۆژینیان دروست کردگە هەج بەرتەریە بمانە بدات کەمایی کە ئینسانتریان کات هەج بەرتەریەکیان پێ نادات و ئەوەی کە ئێمە ئەحساس بکەین بێتەمەدون بووین سەبکە زندگی کوردیمان نەبووگە تعریفە جەهانە کوردیمان نەبووگە ئێمە دەقیقترین نظامە ئازادە جەهانمان بووگە و هەنووزیش کە هەنووزە لە زەمیرە ناخوداگا هەدانە بەدانی ئێمە هەست بۆیە ئێمە تەمامە تەلاشمان ئەکەین ئەم مەوزوعە بگەڕێنینەوە لەذا ئەمە بەشێک بوو لەو چیکەیە کە من بەناوە ئێعترازات بەحسم کرد ووتم کە ئینسانە کوردی ئێعترازی نییە و نەیبووگە بە سوورەتە تاریخی چون ئینسانە کوردی زاڵەمی بەسەر خۆی ئەحساس نەکردە کە بێت لە بەرامبەری ئینقلاب بکە ئەم تەجروبانە تەجروبای جەدیدە دوای ئەوەی کە ئینسانە کوردیان منقەتع کردگە لە گۆزەشتەی خۆی مەفهومە کوردیەتیان نابوود کردگە یە مشت ئینسانە بێهویەتە مەحسوورە ناو ژیانە ئوردوگاهیان بە ناوی شاری دروست کردگە و ئێستا گەرەکیانە ئەوانە شەکڵ بدەن پێیان بێژن ئەترازە دەم شکڵیە و شی وا بەرخۆت کرد و دەوڵ دەم شکڵیە و نظامە شەهروەندی و هاوڵاتی و ئەم چرت و پرتانە یە مشت ئەڕاکی فەهاوریاگە دریاگەسە خۆردا ئەم مەردەمە حەج ڕەبتێکی بەم مەردەمە نییە هەروەکو تاریخەکە کە نێسی هیچ ڕەبتێکی نییە بۆیە کورد یەک چت لەم دنیا ناسێ دوژمنیش لیاقەتی مەرگە ناچیتە ئێترازێکمان نییە بەرامبەر بی چێ بیکەین و ئێشێ ئەم نەریتە بگەڕێتەوە دووبارە ئێمە بە دەریافتمان لە دنیای ئەمڕۆ بە تەجروبەیە تەڵخە سەد ساڵە ڕابردوومان بە ئەحیاکردنەوەی جەهانە کوردی بەڵام بە دەریافتە ئەمڕۆژینمان وەکو ئینسانە کوردینە ئەمڕۆژی دوای تەجروبەیە تەڵخە نظامە کۆرپۆریشنی و تەلاشێک لە بە ئینقیادکردن و بەردەکردن ئێمە کێشریا وەرژنێکی ئێرتقا پەیدا کردتر لە ئینسانە کوردی ئێرادەین و ئیشی جێبەجێ بکەین بۆی بەحسەکە ئێمە ئەمە بوو و ئەڵبەتە شاخەهایەکی تری کە من بعدەن بە وردیەی کەم و بەحسە تاریخی مهمە بۆیە مهمە تۆ تەمامە ئەوانەی کە دەم لە تاریخەدەن مثال وەکو ئەساتیدە دانشگا و فعالین مەدەنی بەردە وەکو ئەوانەیە کە خەریکن زەردوشبازیەکەن لە سلێمانی وەکو ئاغای ناسەرە ڕەزازیە مەمکۆڵانە بە پەنجە وەکو فەرهادە سەنگاوی هەر کە دەسی گەی بەمانێشی بیان تۆپێنێ وەکو سەگ بۆ چون خەریکن تکرارە تاریخە جوولەکە نویس ئەکەنەوە بۆ کێ بۆ ئینسانە کوردی بۆچی ئەم کارەکەن لەبەرەوەی سوڵتەی ئێرانیەت سوڵتەی جوولەکە و سوڵتەی پادشاهانە ساختگی دروزنە ئێرانی ساسانیانە دروزن شکانیانە دروزن ئەمانە بەسەر مەردمەوە
باس تولید بکەنەوە. تاریخە جوولەکە لە دەمەکێتێتە دەرەوە لە دەم کۆڵانە بە پەنجە فەرهاد سەنگاوی ئەچێتە ناو زەهنە ئینسانە کوردیە بیر ناکاتەوە، هیچ بیرە ناکاتەوە. لە خۆیشی ناپرسێ مەم کۆڵانە بە پەنجە چێ گەورەی ئەکا بێت بەحسەم تاریخی بکات و من خۆم خوا هەڵی ناگرێ بەم تەختەی ملمە لە دەربارە ساسانیان بوو و هەورامی قسەیان کردن. ئەم مەرتیکە کورد زەردەشتی بووگەن ئەوەنەی ئەم لە پیدەسی منە کاغەز لە گاتای زەرتەشت مەوجود نییە کە بگەڕێتەوە بە دەورانە ئەم ساسانیانە ئەمانە ئێژن یەک لە تەدەسی بێرن یەک لە تەدەست بێرنی چوونیە دینێکی هندی ساختەیە پارسیانە هندیان بریتانیا هاورد وتیان ئەمە زەرتەشتیە هەنە ئەوەسە پارسیانە هەند پیرداودێکیان هەنارد گاتا لە هندیەوە بکاتە کووە یەک لاپەڕە لەم زەرتشتی بازی حیزەتانەی دەورانە ساسانیتانە بێرن یەک لاپەڕە کە ئیسپاتی بکاتەوە کتاوە ئەوستاد بووگە. بۆیە ئەمانە گشتی کارمەندان نزانە سوڵتەی جەهانین، گشتی دەرڕاستای مەختوشکردن ڕۆحە ئینسانە کوردی و هویەتە کوردی خەریکن کارەکەن. کوشتنە ئەمانە لە ئەوجە بە واجبات ئینسانە کوردی ئەگەر پێناسی دوژمنەکە ئەوەڵدەفە لەمانە دەست پێکە دانە بەدانە ئەمانە بکوژن، دانە بەدانە ئەمانەیە کە تەبلیغ ئەم فەرهەنگەکە نێشی بیکوژن، فعالین جامعی مەدی گشتیشە بتۆپێن، سەلێبریتیەکان گشتیشە بتۆپێنرێن تا یەک دەست بویتۆ ئێمە ئەو جار بویسین و کۆرپۆریشنەکە یەک هویەت مەوجودە، هویەتە کوردیە. هویەتە کوردیش یەک شێوە ئەزانێ تەقاوڵەتەکە دوژمنە و هەر ئینسانێکی کوردی سەربازەم سەرزەمینەسە و لە سەنگەرە خۆیان لە بەرامبەر داگیرکەرەوە متەجاوز ئاویسیت. ئێمە نە میلەتێکمان بەناو فارسەس نە میلەتێکمان بەناو تورکەس و لە توول تاریخانەمان بووگە و ئەسڵ میلەتێکمان بەم ناوە نییە. نە فەرهەنگێک بەم فەرهەنگانە ئەناسین، نە عەزەمەتێک لەمانە سۆراغمانە لە تاریخە. ئەنچێکیشی کە ئێژنی مشتی جەعلیات و تڕەحات دروزنانەس کە ئیمڕۆ تاتە ناوە سڤیلایز بوون و دەوڵەت و قووەی قەهریە و زندان و فیشەک گەرەکیانە بیدەن بە خوردە ئێمە بە تاڵانە ئێمە بە سەرزەمینە ئێمە و بە بێهویەتکردنە مەردم ئێمە هەزا ئێمە بازیە گۆڕین وەختی سیدی گۆڕین. ئەگەر ڕاپەڕین مەجبورە بێ لە هەر حەوزەیەکە ساعەتها قسە بکات دەلیلی هەچوون لەم حەوزانە کە سوحال لەخۆی ناکە کاکە کەس ناژی من کێم، کەس ناژی ئێمە بۆ شێوەیە ئەترازیمان نییە. ئەرێ کاکە ئێمە بۆ شێوەیە ئەترازیمان نییە، دەلیلی هەست چون ئێمە جامعەیەکی بەردە نەبووگین، سەرڤنت نەبووگین، لەژێرە دەستە ئەشرافیەت و دووکەکان و لۆردەکانە نەبووگین، بعد گوزارکەین بەژێرە دەست تەبەقی و ئۆلیگاش و دووکەکان و نوجەبا و کارخانەدارەکان ئیمڕۆ تەبدیل بووین بە شەهروەند، هەمان سەرڤەند هەمان ڕەعیەتە دەوڵەتە و کۆرپۆریشنە دەوڵەتەوە نۆکەرە قانونە. ئێمە من نەبووگین کە بین ئەترازکەین لە بەرامبەر کێ؟ لە بەرامبەر خۆمان، لە بەرامبەر ئازادی و سەروەریە خۆمان بە کێ ئەترازکەین؟ بۆیە ئەمانە بۆ خاترێمەی داهفێتر 1789 تکرار نەوێتەوە، انقلابە فەڕەنسا تکرار نەوێتەوە، هاتن شێوەهای مەدەنی و اعتراضاتە خیابانی و مشتەواکردن و فیکە کێشان و چەپڵە ڕێزان و ئەمانیانە کردەموت بۆ خاترێەوەی کە مەردەمە هاڕیاکە بەردەیەک بە سوورەتە تەبیعی چووگە سەناوە وجودی کە بەردەست دوای هەزاران ساڵ زندگی بەردەگی ئەمێ قبول کردگە ئەمە لە کوردەوارە ئێمەمە قبول ناکرێ. ئێمە ئیستا لەگەڵە مەقولەی ژڵەژیاگیە زەهنە کوردیە تەرەفین. مشکڵە ئێمە ئەمەسە ئینسانەکەمان حافزەی پاکریا گەسۆ و دەستکاری خەریکاکری خەریکەیکەنە بێ ئێرادە داماگ قوربانی فاسد حیز دەست خەریکن وای پێکەن و ئێمە کەرەکمان ڕجعەتی بدەینەوە بەوەی کە بوو بیوێنەوە سەری ئەو شتێکە هەست
وفكر بكاتو تا بتواني هوية خوي بيداكا، تا بتواني بنقش تاريخي ومسؤولية تاريخي خوي بيبوا. فقط إنسان كردي إنسان ما قصر الدنيا، وعم تاريخ وروندة اتفاقات اجتماعية معنا خليك بأي ما يجي. لا يا وخواش